لە 3 ئابی ساڵی 2014 و ڕۆژانی دواتر تیرۆریستانی ڕێکخراوی داعش بە شێوەیەکی دڕندانە پەلەماری خەڵکی شنگالیاندا و تاوانی گەورەی قەتڵعامیان دژی کۆمەڵگەی دێرین و ڕەسەنی ئێزدیان بەرپا کرد. هەزاران هاوڵاتی مەدەنی کۆمەڵ کوژکران و بە هەزاران تریش بێسەرۆشوێن کران و هەر لەم ساڵڕۆژەدا کادر و ئەندامانی کۆمیتەی ڕێکخستنی بەردەڕەشیش بە 5 خوڵک بێدەنگی یادی ئەم کارەساتەیان شەرمەزار کرد. تا ئێمە ئەمڕۆ وەکو کۆمیتەی ڕێکخستنی بەردەڕەش بە ئامادەبوونی ئەندام و کادرانی کۆمیتەکەمان لەم سنوورە و پیا و ماقوڵان بڕیارماندا کە 5 خوڵک بەڕاوەستان لەسەر وەکو وەفایەک بۆ ئەم جینۆسایدەی کە بەسەر کارەساتەی بەسەر خوشک و برانی ئێزدی هات لە شنگال و دەوروبەری و لە کۆچۆکە ئەم خوشک و دایک و برایانەی ئێزدی کە خۆمان زانین بە چ ڕێیەکدا ماڵوێرانیان بەسەردا هات. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە هەموو لایەنێکی پەیوەندیدار دەکەن کە ئەم قەزیەی ئێزدیەکان بکەن بە جینۆسایدێک کە هەموو دنیا بزانێتن کە جاری یەکەم نییە و چەندین فەرمان بەسەر ئەم ئێزدیانەدا بێتن کە مای ئەسەفە بۆ هەموو ملەتی کورد. شەشەمین ساڵڕۆژی کارەساتی شنگالدا کۆمیتەی ڕێکخستنی بەردەڕەش داوا لە هەردوو حکوومەتی بەغدا و هەولێر دەکات هەوڵەکانیان چڕ بکەنەوە و کار بکەن بە جینۆساید ناساندنی ئەم کارەساتەیە و قەڕوبکردنەوەی خەڵکی شنگال و دیاریکردنی چارەنووسی ئەو کەسانەی بێسەرۆشوێن کران لەلایەن تیرۆریستانی داعشەوە. ڕێزگرتنێک بۆ جینۆسایدکردن یان ئەو کارەساتەی بەسەر شنگاڵەکان شنگالدا هات کە 6 ساڵ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کارەساتێکی قێزەوەن بەبێ ئەوەی جەماوەریە برا ئێزیەکان ئاگدار بکرێنەوە کشانەوە و لەم ڕۆژەدا داوا دەکەین لە لایانی بەرپرس ئیتر بەسە بە مانگرتن و بەسە بە وەکو ڕێزگرتنێک 3 دقایق یان 5 دقایق بۆ ئەم کارەساتێ پێویستە ئەو فەرماندە و ئەو کەسانەی کە بەجددی بەرپرسن لەم کارەساتە قێزەوەنەی کە بە هەزاران خوشک و برا ئێزیەکان ئەنفال کران زیندە بەچال کران گوندێکی وەکو کۆچ و قڕ کرا پێویستە ئەو کەسانی کە مسەبەبن سەبەبکارن بدرێنە دادگایەکی عادل و بگەن بە سزای خۆی. بەڕاستی ئەو کارەساتەی کە لە برا ئێزیەکان کرا هیچ کەمتر نەبوو لە کارەساتەکانی تری بەسەر کوردەکانی خۆمان هات ئەوەی کە بەسەر هەڵەبجە هات ئەوەی کە بەسەر هەموو شوێنەکانی تر هات بەسەر گەرمیان هات. لە ڕۆژی 3 هەشتی 2014 تیرۆریستانی داعش بەهێزێکی کەمەوە پەلەماری قەزای شنگالیاندا و کۆمەڵکوژیەکیان دژ بە کوردانی ئێزدی ئەنجامدا و بەو هۆیەوە هەزاران هاوڵاتی بێتاوان کۆمەڵکوژ کران و هەزاران تریش بێسەرۆشوێن کران. ڕۆژی تاوانی جینۆسایدی شنگال تاکو ئێستا 100 ساڵی تر وەکو ڕۆژێکی ڕەش لە بیرۆوەرەی هەر تاکی کورد دەمینێتەوە و ئاستەمە لەبیر بکرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.